دەستگا خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری موچەی مانگی 11 دابەش کرد. لە قەزای چەمسەماڵ هەردوو دەستگای بەخشین و دەستگای سۆمای چاوان نووسینگەی چەمسەماڵ موچەی مانگی 11 و جلوبەرگی زستانیان بەسەر 7 منداڵی بێباوکدا دابەش کرد. لە کاتێکدا حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم هێشتا لەبارەی موچەی مانگی دەوە ئەمڕۆ سبەی بە موچەخۆران دەکات. ئێمە وەکو نووسینگەی چەمچەماڵی دەستگای خێرخوازی بەخشین وەکو ئەرشی مانگانەی خۆمان دابشکردنی موچەی مانگانەمانەیە بەسەر مناڵانی بێباوکە و ئەم مانگەش بە هەماهەنگی لەگەڵ دەستگای سۆمای چاوانە کە ژمارەی 67 مناڵە کە موچیانە دەینێ و لەگەڵ ئەوەیشە کە خێرخوازێک لە ڕێگای مامۆستا لێرگەرمیانیەوە کە سێ بالە جلی نوێی بۆمان ناردووە خی گەورە جەزای باتەوە کە ئێستا بەبێ جیاوازی دابەشێکین بەسەریانە و بەخشین هەموو کاتێک چەترێ بۆ لێقەومان و نەداران و بێباوکان ئەوانەی کە هەژارن و دەستکورتن یا ئەوانەی کە لێخەوماون لە کاتی خۆیان بەتەنگیانەوە دێت و وەکو چۆن ئێستا کە لەم کاتی بێموچەیە کە حکوومەتی هەرێم کە موچەی مانگی دینەداوە سوپاس بەخوای ئێمە توانیمانە بە فەزلی خوای گەورەوە پاشان بە دڵسۆزی ئەو خێرخوازانەی کەوا پشت و پەنای ئێمن موچەی مانگی 11 دابەشێکی سەرپەرشتیارانی منداڵانی بێباوک کە سودمەندی پرۆژە خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەرین سپاسی دەستگا خێرخوازیەکان دەکەن کە خەمخۆری پەروەردە و پێگەیاندن و دەستباری منداڵەکانیانن. دەستخۆشی لە خێرخوازانەکەم دەستان خۆش بێ زۆر شتێکی باشە بۆ ئێمە هیچ منی خۆم بەلانی خۆم نازانم بۆ ئەوانی تر من هیچ مەعاشیەکەم نییە جگە لەمە دەستیان خۆش بێ ئێمە زۆر باشە بۆ ئێمە ساڵانە نەوتمانە دەینێت بۆ ئێمە زۆر باشە وڵی 2 ساڵیانی نەوتە دەم سوێن بەخوای گەورە من نەمتوانیەوە پڕیکەم پڕی ناکەم 140,000 بۆ من زۆرە من لەکوێ بتوانم هەنێ جار لە ساڵی وایە 2 جار نەوتمانە دەنێ سوپاس بۆ خوای گەورە خوالیان ڕازی بێ دەستیان خۆش بێ. دەستگای بەخشین و سۆمای چاوان بەڕاستی زۆر یارمەتی دەری ئێمەی مناڵی نازدار و مناڵی بێباوکن لە زستانانە بە گەرمکەرەوە بە جلوبەرێک بنەوت ئیتر بە یارمەتیدان بە زەخیرە بە هەرچیە بێت بەڕاستی زۆر یارمەتی دەری ئێمن زۆر دەستخۆشیان لەکەن زۆر هاوکارمانە یعنی دایمە بەخەمی مناڵانی بێباوکەوە بێ لەم موچە و بێ لەم یارمەتی و شتەش هەر کاتێ پێویستمان پێیان بێت شتێکمان لێ بخۆمێت نەخۆش بین هەر شتێ بێت کە پەیوەندیان پێوە بکەن ڕووگیر نەبووینە و بەرامبەرمان دووقات یارمەتیان سەرکردەیەکی کۆمەڵی دادگەری دەڵێ ئێمە خزمەتکردنی خەڵکی بە پەرستش دەزانین و تا بژمێنین لە خزمەت بەردەوام دەبین. ئەم کارانە کاری پەروەردەی کاری خێرخوازی کاری کۆمەڵایەتی وهر خزمەتێکی تر ئەمە عیبادەتە وهي حديثك فرمي العبادة في الفتنة يعني العبادة في الهرج كالهجرة إلي وتايبتي لم رجعاريها زور جرينجا وحكمتي زياتريتها كإنسان لنزور عبادة أنا بردوان به خواهي قرش فرمي واعبد ربك حتى يأتيك اليقين هركسي كالكلي ولم يشكابه كلعبادتك رزقاري بو يتركوتاي هاتو بالي لداته لعبادتي أنا قشتوها وخرافة ويا إما بردوان بين خواب شتيوان به حتى ئەوڕۆژەی خی پردگار ئەو ئەمانەتەمان لێ سەنێتەوە لە عیباتێک تەواوین ئەچین بۆ عیباتێکی تر. کۆمەڵ و دەستگا خێرخوازیەکانی لە هەر شار و شارۆچیەک هەبن بوونەتە فریادڕەس و هاوکاری چینی کەم دەرامەت و نەخۆش و منداڵانی بێباوک و یارمەتیدانی ئەم چینە و پەروەردەی نەوەکانیان بۆتە خەمی یەکەمی کۆمەڵ. ڕەبین محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.